بنای خی گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کاڵە ساڵۆکیەکانماندا ئەم ساڵیش بە هاوکاری خێرخوازە بەڕێز و دڵسۆز و بە پەرۆشەکانەوە هەستاوین بە دابینکردنی جلوبەرگ و قرتاسیە و پێداویستەکانی مەکتەب بۆ منداڵە چاوگەشەکانەوە بە سەر فەقیر و هەژارەکان بەسەر یەتیمەکانەوە ژمارەیان 265 قوتابیە بە کوڕ و کچەوە و لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازە بەڕێزەکانەکەین خی گەورە پاداشتیان داتەوە هەموو ساڵەکان بەشدار بووینە لەو پرۆژانە و لە هەموو وەرزەکان ینی وەرزی زستان و هاوین پاڵپشتی چاکمان بووینە لە پرۆژەکانمان لە هاوکاریەکانمان بەسەر خەلکی فەقیر و هەژارەوە لێرەوە دوعای خێریان لۆکەین. بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر باش و ئاینی و ئیسلامەتیە و هەروەها ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوەییە کە ئینسان خۆماڵی پێ ئەدات و ئەیداتە فەقیر و فەقارەکان تەطبیقکردنی ئاەتەکانی خی پەروەردگارە و تەطبیقکردنی سنەتەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه و سلم و هەروەها نوێکردنەوەی ڕێجەمعی پێغەمبەرانە چونکە چینی فەقیر و هەژار چاوی لەو کەسانەیە کە خواداینە و ئەهلی ئیمانن و ئەهلی ماڕن و ئەوە ئەرکێکی ئیسلامەتیە ئەرکێکی شەرعیە کە ئەوانەی کە خۆماڵیان پێدا چ لە ساڵێ جارێکدا ئینسان زەکاتی لێکەوی چ بەبێ زەکاتش کە خۆماڵت پێ ئەدا و بە حەدش زەکاتشی نەبی ئەتوانە ماڵی خۆت ئیثار بکەی و ببەخش لە پێناوی خی پەروەردگار. سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەین کەوا بۆ دابەشکردنی جلوبەرگی قوتابخانە کە دەفتەر و قەڵەم و مساحە و جلوبەرگە من وەکو قوتابیەکی پۆلی شەش کە سەرەتای قوتابخانە جلوبەرگی قوتابخانەم پێشتە. سوپاسی ئەو ئەنجومەنەی خەلیفان دەکەین کە ئەو ئەرکیان لەسەر ئێمە لابن وەک جلوبەرگی قوتابخانەیە بۆ ئێمە دابین کرد وەک دەفتەر و کتێب و مساحە و چانتا و جلوبەرگ. من وەکو قوتابیەک زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانەکەم کە بێتە پێداویستەکانی قوتابخانە وەکو پێڵا و جانتا و جلوبەرگ و قەلەم و مساحەوانیان بۆ دابین کردوین.